سەرەتا سوپاس بۆم دەرفەتە، سوپاس بۆ بەسەرکردنەوەی کارەکانە بۆ هونەرەکەم، سوپاس بۆ کەناڵی بیکەفۆ. لە ڕاستیان من وەک سەرەتای کارکردنم وەک هونەرمەندێکی پێکەرساز و هونەرمەندێکی شێوەکاری ئەتوانم دابەشیکەم بۆ دوو قۆناغ، بۆ دوو با بڵێن دوو بەش. ئەویش قۆناغی پێش بە ئەکادیمی بوون و قۆناغی دوای بە ئەکادیمی بوونی کاری هونەری و دیزاین و تەسمیم و کارە هونەریەکانم. من وەگەر هاوڵاتیەکی تری شاری هەڵەبجە لە ساڵی 1970 لە شاری هەڵەبجە لەدایک بووم، وەک مناڵێکی ئەم شارە قۆناغەکانی سەرەتایی و ناوەندی و ئامادەیم هەر لە شاری هەڵەبجە تەواو کردووە. دوجاریش وەک خواستێکی خۆم، وەک حەزێکی خۆم لە ساڵی 2000 لە کۆلێژی هونەر لە زانکۆی سلێمانی وەرگیران بۆی زیاتر ئەو هونەرەی کە لە ناخمایە بتوانم بە ئەکادیمی بکەم، بتوانم لە چوارچێوەیەکی ئەکادیمیا کارە هونەریەکانم بکەم. بۆیە بە خۆشحاڵیەوە لەو کۆلێژە وەرگیرام. ئەڵبەت ئەمە لە دوای ئەو هەموو کارە هونەریانەی کە لە سەردەمی پێش زانکۆ و لە سەردەمی چالاکیەکانی قوتابخانە، لەو سەرەت قۆناغی سەرەتایی و قۆناغی ئامادەی و قۆناغی دواناوەندی هەمووی ئەوانە تێکڕای چالاکیەکانی قوتابخانە و دەرەوەی قوتابخانەش بەشداری کارە هونەریەکانم کردووە. دوجار کە لە ساڵی 2000 لە زانکۆی سلێمانی کۆلێژی هونەر وەرگیرام، بە خۆشحاڵیەوە هەر 4 ساڵەکەم بەسەر کەوتووی بڕی و دوجاریش لە ساڵی 2005 ئەو زانکۆم تەواو کرد، ئەو کۆلێژم تەواو کرد. ئیدی لەوێەوە کارە هونەریەکانم بە جۆرە لە جۆرەکان لە چوارچێوەیەکی ئەبوو لە چوارچێوەیەکی ئەکادیمی بوونا من کارەکان بکەم، چونکە کۆلێژێکی ئەکادیمیم تەواو کردەوە ئەبێت کارەکان ئیدی لە کوالێتی با بڵێن کاری دەستپێک و سەرەتایی و مەزاجی دەرچێت، بەڵکو بچێتە چوارچێوەیەکی ئەکادیمیەوە. ئیدی لە دوای ئەوە وەک مامۆستای پەروەردەی هونەر لە ئامادی هەڵەبجێکچان لە شاری هەڵەبجە بەردەوام بووم لە خزمەتکردن و پێگەیاندنی خوێندکاران و قوتابیانی شارە خۆشەویستەکەم و دوجار لە دواناوەندی سوورێنی کوڕان لە شارۆچکەی سیروان و ئەمانە هەموو خزمەت بوون لە بوارە پەروەردەی و فێرکاریەکە و ناوبەناوش هەر لەگەڵ شانبەشانی ئەم وانەوتنەوەم و فێرکردنی خوێندکاران کارە هونەریەکانم بەردەوام بوو و لە چەندین پێشانگای تایبەت و هاوبەشدا بەشداریم کردووە، تاوەکو سێ پێشانگای تایبەت بەخۆم و 10 پێشانگای هاوبەشیش بەشداریم هەیە و ئامادەیم هەبووە لەگەڵ هونەرمەندانی شار و شارۆچکەکانی تری هەرێمی کوردستان بەشداریم کردووە. و لە دوای ئەوە بۆ ماوەی 10 ساڵ پەروەردە و فێرکردن لە بواری هونەر بۆ خوێندکارانی شارەکە و قوتابیانی شارەکەم بەردەوام بوو. بە خۆشحاڵیەوە هەر لەو چوارچێوەیەدا بوومە ئەندامی کارای سندیکای هونەرمەندانی کوردستان، تاوەکو ئێستاش لەو ڕێکخراوە ئەندامم و بە خۆشحاڵیەوە لە چالاکیە جۆرە و جۆرەکان بەشداریم کردەوە لە فیستیڤاڵ و ساڵیادی 16 سێهەم ساڵێکی ئەم شارە ئامادەیمان هەبووە و بەردەوامیمان هەبووە. ئێستاش بە خۆشحاڵیەوە سەرپەرشتیاری پەروەردەییم لە بواری هونەر دیسان و خزمەت هەر لە بواری پەروەردە و فێرکردنەکەین. وەکو وتم کارە هونەریەکانم لە قۆناغی پێش ئەکادیمی بوون و دوای ئەکادیمی بوون. ئەو پێشەنگە و کارە هونەریانەی پێش تەواوکردنی کۆلێژ کردومە جۆرێکن و ئەوانەی تریش جۆرێترن، بەڵام لە دوای تەواوکردنی کۆلێژی هونەر لە زانکۆی سلێمانی کارەکانم ئیجبار بووم کە بێتیتر لە چوارچێوەیەکی ئەکادیمیە بێت و ئێستاش بەشێتر لە کارەکان و ئەتوانم بڵێم بە خۆشحاڵیەوە خۆم هەستەکەم یان بە باش ێزان وەکو ستایلێک، ئەویش ستایلی دیزاین و دیکۆریشن و ڕازاندنەوەی پارک و ماڵ و شوێنە گشتیەکان لە سەرتاسەری هەرێمی کوردستان بە تایبەتتر لە شارەکەم ئەو کارەکەم بە خۆشحاڵیەوە خەڵکێکی زۆر خواستیان لەسەر ئەم هونەرە هەیە، لە هونەری دیزاین و ڕازاندنەوەی ماڵ و پارک و شوێنە گشتیەکان و ئەوەندەی بۆمان کرابێت چەندین کارمان کردووە لە چێشتخانە و ڕێستۆرانت و با بڵێن پارک و ماڵ و شوێنە گشتیەکان و باخچەکان و تاوەکو ئێستاش بەردەوام لە سەر ئەم هونەرە و بە چەندین تەکنیک و هونەری جۆرا و جۆر من لەم بوارە کارەکەم. بە خۆشحاڵیەوە ئامادەشم لە هەر شوێن و لە هەر جێگایەک هەبێ من بتوانم ئەو شوێنە بڕازێنمە، ئەو شوێنە جوان کەم، ئەو شوێنە دیکۆر کەم بە جۆرێک لەوەی کە جوانتری کەم
و ئەو کارانش کە تاوەکو ئێستا کردومە چەندین کارن لە وەکوتم لە چێشتخانە و ڕێستۆرانت و پارک و شوێنە گشتەکان و بەردەوامیشم چەندین خەڵکی تریش داوای کردووە خواستیان لەسەرەتی بە خۆشحاڵیەوە ئێمەمانەوێت ژیان جوانترکەین دەمانەوێت لە هەموو ماڵ و کوچە و کۆڵانێکی شارەکەم و هەرێمەکەم کارێکی هوەری ئەبێ ئیتر ئەم کارە هوەری هەر جۆرێکی هوەر بێ گرنگ نییە گرنگەوەی بتوانین دوجار ئەو شوێنە جوانکەین بۆیە هەر لێرەوە داوا و خواستمەوەیە کە خەڵک لە هەرێمی کوردستان بەگشتی هوەریان خۆش بێەوە بتوانن لە ماڵەکانیان و لە شوێنەکانیان بتوانن هوەر بەکاربێنن هوەر خواستیان بچکە هوەر دوجار ژیان جوانەکات ئاڕاستەمانەکە بۆ بینینی جوانیەکان ئاڕاستەمانەکە بۆەوەی ژیانمان جوانتر بوێ خۆشتر بوێ من هەر نمونەیەک حەزەکەم پێتان بڵێم ئەم شوێنێکی ئێستا ئایبێنن بەردەم ماڵی خۆمە بۆیە حەزم نەکرد زەویەک و ئەرزێکی هەروە ڕوتەن و سادە بێ حەزم کرد کارێکی هوەری جوانی تا بێ ئەمێکی بینین ئێستا هەموو بەشەکانی ئەم باخچە جوانی کە کردمانە بۆ دانیشتنی خۆمان بۆ دانیشتنی خەڵکێک ڕێبوارەکە ڕوو لێرەکات هوەریی تا بێ هوەر و سەلیقەیەکی تا بەکارات بێت واتە من هەر لە خۆمەوە دەستم پێ کردووە خەڵکیش چاو لە من کا بتوانێت بەردەم ماڵەکەی جوانکە بتوانێت ماڵەکەی ڕەنگکات بتوانێت هوەری تا بەکاربێنێ بۆیە وەکوتم کارە هوەریەکان زۆر نەوانی من ئەنجام ماوە کردو من بە هیوام خەڵکی خواستیان لەسەر هوەر هەبێتە گرنگ نیە هەر هوەرێک بێت گرنگەوەی تۆ بە هوەری بژیت لە ژیانە ئەوە لە کۆتاییشدا داوا لە هوەرمەندانەکەم و دەست و کار و ئیشە هوەریەکانیان بخەنە گەڕۆ بتوانن خەڵکی وا لێ بکەن کە هوەر بەکاربێنن وەکوتم هوەریان خۆش بێ و لە کۆتاییشدا دەستخۆشیم بۆ کەناڵی بیکێفۆ بۆ ئەم دەرفەتە بە هیوام هوەرمەندان بەردەوام بەسەر بکەنەوە بتوانن کارەکانیان زیاتر پیشانی خەڵکی بدەن بۆەوەی بێتە جێی سەرنج و بێتە چاولێگەری بۆەوەی خەڵکێکی زۆر بتوانن وەکوتم هوەر بەکاربێنن و پرۆژەی داهاتووشم چەندین کاری دیزاین و دیکۆرێشنی شوێنە گشتیەکانە بەڵام لە ئێستا سکێچ و دەستپێکی کارەکەیە ئومێد دەکەم لە کەمترین کاتدا زۆرترین کاری هوەری بکەین چونکە بەردەوام لە شاری هەڵەبجا شارە خۆشەویستەکەمەوە ئەگەر سیرکەین هەموو کوچە و بەش و بستێکی ئەم شارە پێویستی بە هوەرە بۆەوەی جوانتریکەین ئاوادانیکەینەوە زیاتر و بتوانین دەست لە ناو دەست بتوانین هەموو کوردستان ئاوادانکەینەوە بە کاری هوەری و بە ڕازاندنەوەی هوەریەوە بە سەوزایی و ئاوادانی هوەری بۆیە دووبارە و چەندبارە دەستخۆشیم بۆ ستافی کەناڵی بیکێفۆر بۆ ئەم دەرفەتە جوانە بە هیوام لێرەوە توانی بێتم کارەکانم ئەوەندەی پێم کرابێ بیخەمە ڕووە کێش بخەمە سەر هەندێک لە کارەکان بۆەوەی خەڵکیش چاو لە خەڵکانی ترکەن ئەوانی کە هوەریان بەکارنەوە ئەوانی ژوەر بەکاربێن و زۆر سپاس و دووبارە و سێبارە دەستان خۆش.